هەمیشە ئێمە لە هەرێمی کوردستان دەیمە ئاماژە بەواکەم کە فیلمی زۆر جوانمان هەیە کە ئەتوانن لە فستیڤاڵە جیهانیەکانە بەشدار بن بەڵام ئەم هەموو فیلمە جوانەی کە هەمانە ئەو دەرهێنەرانی ئێمە لاوە کە ئەتوانن ئەم کارە جوانانە بکەن هەمیشە با پاڵپشتێکە لەوەی کە پاڵپشتیان ئەکرێت و ئەوانیش ئەتوانن لەوەی کە بیرۆکەی جوانیان هەبێت. اینجا یەکەم هەواڵمان بەڕێز خوبات تاڵەبانی و فیلمی کۆمیسیۆنی کوردستانی سلێمانی بەشداری لە فستیڤاڵی کان ئەکاتەوە کە زانین کە فستیڤاڵی کان یەکێکە لە فستیڤاڵە گرنگەکان کە لە جیهاندا بە فستیڤاڵێکی گرنگدا ئەنجێت و فیلمەکان تایە بەشدار ئەبن و نمایشەکردن بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان لەم فستیڤاڵەدا بەشدار ئەبێت و بە خۆشحاڵیەوە لەوەی کە خوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە پاڵپشتێکی باش بووە بۆ گەنجان و پاڵپشتێکی باش بووە بۆ هونەر و هەموو ئەو کەسانەی کە بیرۆکە و کارێکی جوانیان هەیە بۆ ئەوەی کە ئەوانیش پاڵپشتی بکرێن و بتوانن فیلمەکانیان لە جیهان داشان بەشانی فیلمە جیهانیەکان و ستانداردە فیلمە جیهانیەکان بەشداری پێ بکرێت. زۆر ڕاستە پێویست حەزم کرد هەر ئاماژەوە بەم فیلم کۆمیسیۆنی کوردستان ناوەندێکە بۆ بەرەمهێنانی فیلم و هەروەهێنانەوەی ئەو فیلمانی کە لۆکاڵین یاخود ناوخۆیین لە کوردستان هەمویان پێکەوە کۆکاتە چکە دڵنیام مەسانە کەس لای ئەبێ بە پرسیار فیلم کۆمیسیۆنی کوردستان چییە پێکەوە بابی نەربین. پیشەسازی سینەمای جیهانی دەبێت بە شایەتحاڵی ساتێکی گرنگی مێژووی خوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و فیلم کۆمیسیۆنی کوردستانی سلێمانی بەشدار دەبن لە مارشی دوو فیلمی فستیڤاڵی سینەمایی کان. ئەمەش بۆ جاری یەکەمە هەرێمی کوردستان بەشداری یەکێک لە گەورەترین بازاڕەکانی فیلم دەکات لە جیهاندا و ئامانج لەم بەشداریکردنە ناساندنی کوردستان و ناوچەکەیە و بەرهێنەرە جیهانیەکانی فیلم و سینەمایە. لە چواردەی ئایاردا کە ڕۆژی چوارشەممە دەکات خوبات تاڵەبانی جێگری سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ باڤێ یاسین سەرۆکی فیلم کۆمیسیۆنی کوردی سلێمانی لە پانێڵێکی کراوەدا باس لە ئامانج و چالاکیەکانیان دەکەن بۆ بەرەو پێشبردننی پیشەسازی سینەما لە ناوچەکەدا و هەوڵ دەدەن چیرۆکی زیاتری کوردی بگەێنن بە جیهان و کوردستان بکەن بە ناوەندێکی گرنگ بۆ سینەما لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا.